حکمەتەکانی تاقیکرانەوەی بەندەکان. یەکەم لە حکمەتی تاقیکرانەوەی بەندەکان بریتیە لە بەندایەتی، ساغبوونەوەی بەندایەتی بۆ خودای پەروەردگار. ئینسانی وا هەیە، جاری وا هەیە تەواو بەندەی خوای پەروەردگار نییە، تەواو ساغ و یەکلانە بۆتەوە بۆ خوای پەروەردگار. بەهۆی تاقیکردنەوە ئەو ئینسانە مەعدەنی ڕاستەقینەی لە کاتی تاقیکرانەوەدا دەردەکەوێت. هەندێک لە عەرەبە دەشتەکیەکان دەهاتنە لای پێغەمبەری صلی الله عەلەیه وسەلەم موسڵمان دەبوون. ئەگەر ئەو ساڵەی زراعەتەکەیان باش بوایە و مەڕ و ماڵەتەکەیان باش بایە و قازانجیان بکردایە، دەیانگوت بەخوا دینەکەمان زۆر باشە. بەڵام ئەگەر ئەو ساڵەی زراعەت و مەڕ و ماڵاتیان وەکو پێویست نەبوایە، جاری وا هەبوو هەڵدەگەڕانەوە لە دینەکەیان و دەیانگوت بەخوا دینەکەمان زۆر باش نییە. واتە کە موسڵمان دەبوون وەکو سەفەقەیەکی بازرگانی تەماشای ئیسلامەتی و ئیمانیان دەکرد. بۆیە خوای گەورە ئەو ئاەتەی دابەزاند کە دەفەرمێت ومن الناس من يعبد الله على حرف. لە خەڵکی هەنە ئینسانی وا هەیە لە کەناردا خوای پەروەردگار دەپەرستێت، یاخود لەسەر گومان و دوودڵی تەواو یەکلانە بۆتەوە خوای پەروەردگار دەپەرستێت. جا فإن أصابه خير اطمأن به. ئەگەر تووشی خەیر و چاکەیەک بێ پێی دڵخۆش دەبێت، بە قازانجەکەی دڵخۆش دەبێت. بەڵام وإن أصابته فتنة انقلب على وجهه. ئەگەر تووشی سەرەر و زیانێک ببێت، لە ئیمان و ئیسلامەتیەکەی پەشیمان دەبێتەوە و هەڵدەگەڕێتەوە. جا خوای گەورە دەفەرمێ خەسیرە الدنیا والآخرة. بەڕاستی ئەو کەسانە خەسارەتمەند و زیانمەندی دنیا و دواڕۆژن. ذلك هو الخسران المبين. بەڕاستی ئەوەش زەرەرمەندی و زیانمەندیەکی ڕوون و ئاشکرایە. واتە ئینسان یەکێک لەو دەرس و پەندانەی کە لە تاقیکرانەوە داوەری دەگرێت و فێری دەبێت بریتیە لە ساغبوونەوە و یەکلابوونەوەی بەندایەتی بۆ خودای پەروەردگار. لە حکمەتەکانی تاقیکرانەوەی ئینسانەکان ئەوەیە کە ئەو تاقیکرانەوە بە بەڵا و موسیبەت بێت، بە نەخۆشی و ناڕەحەتی بێت، بە لەدەستدانی خۆشەویست بێت، بە زەرەر و زیانی دنیای و هەر شتێک بێت، دەبێتە مایەی کەفارەتی گوناحەکان. پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە فەرمایشتێکدا دەفەرمێت ما يزال البلاء بالمؤمن والمؤمنة في نفسه وولده وماله. بەردەوام ئینسانی ئیماندار کاتێک کە تووشی تاقیکرانەوە دەبێت لە نەفسیدا و هەروەها لە ماڵ و منداڵ و هەروەها لە ماڵەکەیدا کاتێک کە لە دەستی دەدات، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عەلەیه وسەلەم ئەو کەسەیە کە تووشی ئەو تاقیکرانەوە دەبێت، دەبێتە مایەی کەفارەتی گوناهەکانی، تاوەکو ئینسانی وا هەیە کە دەگاتەوە خوای پەروەردگار هیچ گوناه و تاوانێکی پێوە نەماوە و گوناهەکانی هەمووی لێ ڕەشبوونەوە. کەواتە حکمەتی تاقیکرانەوە یەکێکی دیکە ئەوەیە کە ئینسان گوناه و تاوانەکانی پێی ڕەش دەبنەوە. لە حکمەتەکانی تاقیکرانەوەی ئینسانەکان بریتیە لە دەستخستنی ئەجر و پاداشت و بەرزبوونەوەی پلە و پایەی ئینسان. جاری وا هەیە ئینسان لە بەهەشتێدا شیاوی پلەیەکی بەرز نییە بەکردەوەی خۆی، بەڵام بەهۆی تاقیکرانەوە و بەڵام موسیبەت کە بەسەری دێت، پلەی لە بەهەشتێدا پێبەرز دەبێتەوە و پاداشتی زۆر دەبێت. پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە فەرمایشتێکدا کە ئیمامی موسلیم ڕیواەتی کردووە دەفەرمێت ما يصيب المؤمن من شوكة فما فوقها. ئینسانی ئیماندار تووشی هەر زیان و بەڵایەک ببێت، حتا ئەگەر دڕکێک بە قاچیدا بچێت، پێغەمبەر دەفەرمێ إلا رفعه الله بها درجة. إلا ئینسان پلەی لە لای خودای پەروەردگار پێبەرز دەبێتەوە، ئەو حط عنه بها خطيئة. یاخود ئەوەتانەیە کە گوناه و تاوانەکانی پێی ڕەش دەبێتەوە کاتێک کە ئەو ئینسانەیە تووشی تاقیکرانەوە دەبێت. زانایان فەرموویانە تاقیکرانەوەی پێغەمبەران بۆ ئەوەیە کە پلەیان بەرز بێتەوە و ئەجر و پاداشتان زیاتر بێت و هەروەها فەزائیل و گەورەیان تەواو بێت و هەروەها لە مەیدانی واقعدا سەبر و ئارامیان بۆ خەڵک دەرکەوێ بۆ ئەوەی خەڵک چاویان لێ بکات.
بۆیە تاقیکرانەوەی پێغەمبەران لە هەموو ئینسانەکان قڕستر بووە تاوەکو سەبر و ئارامیان بۆ خەڵک دەرکەوێت خەڵکیش بیان کاتە سەرمەشق و تەماشای پێغەمبەران کات سەلات و سەلامی خوای پەروەردگاریان لەسەر بێت. بۆیە ئیبن تەیمیە فەرموویەتی پلە بەرزەکان بەدەست نایەن تەنها بە بەڵاو موسیبەت و تاقیکرانەوە نەبێت. ئینسان جاری وهەیە پلەیەکی بەرز بەدەست دێنێ بەهۆی تاقیکرانەوە. ئیبن حەجەریش فەرموویەتی هەر کەسێک نیعمەتەکانی لەسەر گەورەتر و زیاتر بن ئەوە بێگومان تاقیکرانەوە کەشی قڕستر دەبێت. واتە ئینسان تاوەکو زیاتر ناز و نیعمەتی هەبێت تاقیکرانەوە کەشی لەسەر قڕستر دەبێت لە بەرامبەردا ئینسان سەبر و ئارامیشی زیاتر بێت. لە حکمەتەکانی تاقیکرانەوەی ئینسانەکان بریتیە لە دەرکەوتنی ڕووی ڕاستەقینە و مەعدەنی ڕاستەقینەیان. فوزەیلی کوڕی عیاض فەرموویەتی ئینسانەکان هەتاوەکو لە خۆشی و لە شوێنەیی دابن لە ناز و نیعمەت دابن ئەو ئینسانانە ڕووی ڕاستەقینەیان جاری وهەیە دەرناکەوێت نادیارن. بەڵام وەختێک کە ئینسان بەڵاو موسیبەتێک ڕووی تێدەکات تاقی دەکرێتەوە لە کاتی تاقیکرانەوە مەعدەنی ڕاستەقینەی ئینسان دەردەکەوێت. ئیمانی بەهێزی ئینسان لە کاتی تاقیکرانەوەدا دەردەکەوێت بۆ ئەوەی ئینسان بۆ خۆشی بۆی دەرکەوێت لە ئەرزی واقعدا دەرکەوێت کە مەعدەن و ئیمانی ڕاستەقینەی چۆنە لە کاتی تاقیکرانەوەدا ئینسان ئیمانەکەی وە دەردەکەوێت. ئیمامی ئەبوبەکر ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێبێت کاتێک کە پێغەمبەر سەفەری ئیسرا و میعراجی پێدەکرێت پێی دەڵێن هاوڵەکەت دەڵێ لە یەک شەودا چۆتە بەیت المەقدیس و چۆتە ئاسمانەکان دوای هاتۆتەوە هەر لەو شەوەیەدا ئەو هەموو ڕێگە دوورە هاوڵەکەت شتێکی ئاوا دەڵێ کە مەبەستیان پێغەمبەر بووە صلی الله علیه وسلم گوتیانە ئایا ئەتۆ بڕوای پێ دەکەی کەشتیوە هەبێ بڕوا دەکەی بەو هەواڵەیەی کە ئەو محەممەدە صلی الله علیه وسلم داویەتی. ئیمامی ئەبوبەکر لەو کاتەیەدا دەفەرمێت بەڵێ ئەمن شتی گەورەترم لێ بڕوا کردووە کە بریتیە لە هەواڵی ئاسمان لە وەحی کە لە ئاسمانەوە بۆی دێت ئەگەر ئەو گوتبێتی هەر چەندێکی هەر شتێکی گوتبێتی بەڵێ بڕوای پێ دەکەم و بڕوام پێی هەیە. بۆیە ناوی لێنرا ئەبوبەکری سەدیق ئیمانی ڕاستەقینە لەو کاتانەدا دەردەکەوێت کە ئینسان تاقی دەکرێتەوە. لە حکمەتی تاقیکردنەوەی ئینسانەکان ئەوەیە کە تاقیکردنەوە بە ئینسان دەڵێ ئەو گوناه و تاوانەی کە هەتە تەوبە بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. خوای گەورە دەفەرمێ وما ئەصابەکە من سەیئەة فمن نەفسک هەرچی کە ناخۆشی و ناڕەحەتی هەیە هەرچی خراپە هەیە ئەی ئینسان کە بەسەرت دێ بزانە هۆکارەکەی خۆتی. وهروها لآياتك دي كده دفرمي وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم هرچی بەڵاو مصیبەت و ناخۆشی هەیە هەمووی بەهۆی گوناه و تاوانی خۆتەوە بەسەرت دێت ويعفو عن كثير خوای گەورە لە زۆرێکی خۆش دەبێ ئینسان ناگرێت چونکە ئەگەر ئینسان هەر گوناهێکی کرد خوای گەورە بیگرێ بەهۆی ئەو گوناهەوە کەس لەسەر زەویدا نامێنێتەوە. بۆیە تاقیکردنەوە وا بە ئینسان دەڵێت ئەی ئینسان ئەو گوناه و تاوانەی کە هەتە بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. حەسەنی بەسری فەرموویەتی شەیطان حەز دەکا کە بەسەرتاندا زاڵ بێت ئێوەش هەرگیز واز لە تەوبە و ئیستیغفار مێنن چونکە هەر کاتێک ئینسان وازی لە تەوبە هێنا ئەو کاتەیە شەیطان خواپەنەمەندە بەسەر ئینساندا زاڵ دەبێت. پیاوێک دێتە لای حەسەنی بەسری دەڵێ قوربان وشکە ساڵیە و بارانمان بۆ نابارێت چی بکەین؟ پێی دەڵێتەوە بۆ ئیستیغفار بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. پیاوێکی دیکە دێت دەڵێ منداڵمان پەیدا نابێ قوربان چی بکەین؟ دەڵێتەوە بۆ ئیستیغفار بکە و پشیمان بۆ لە گوناه و تاوان و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. پیاوێکی دیکە دێت سکاڵای ئەوە دەکا کە زراعەت و بێستانەکەی شین نابێت وەکو پێویست قوربان دەڵێت چی بکەین؟ پێی دەڵێ بگەڕێەوە بۆ لای خودای پەروەردگار. پیاوێکی دیکە دێت سکاڵای فەقیری و هەژاری خۆی لەلا دەکات دیسانەوە بە چوارەمین کەسیشیان دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگارەوە بۆ ئیستیغفار بکە. هاوڵەکانی پێی دەڵێن قوربان چوار کەسی جیاواز هاتەلات
ئەو چوارە هەر یەکێکیان داوای جیاوازی هەبوو، بەڵام بە هەر چواریانت فەرمووتەوە بۆ پەشیمانی دەرببڕە و بگەڕێەوە بۆ لای خودای پەروەردگار. ئەنجا حەسەنی بەسڕی ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردگاری لێ بێت لەو کاتەیەدا دەفەرمێ من لە خۆمەوە هیچم نەوتووە، بەڵکو ئەوەی کەوتومە ئەوەتە خوای پەروەردگار دەفەرمێت فقلت استغفروا ربكم إنه كان غفارا. بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، تەوبە و پەشیمانی دەرببڕن ئەو پەروەردگارەی کە لێ خۆش بووە بەرامبەرتان میهرەبانە. ئەگەر واتان کرد يرسل السماء عليكم مدرارا، بارانی بەخۆرتان بۆ دەبارێت، بارانی پڕخێر و بەرەکەتتان بۆ دەبارێت، ئەو کاتە زراعەت و باغ و باغاتەکەتان شین دەبێت. ويمددكم بأموال وبنين، وخوای پەروەردگار ماڵ و سەروەت و سامان و منداڵتان بۆ زیاد دەکات. ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا، خوای پەروەردگار بەرەو بووم و بێستان و باغەکانیشتان بۆ شین دەکات و هەروەها ڕووبارەکانیشتان بۆ دەژێنێتەوە، ئاوی بەخۆرتان بۆ دەبارێنێت، کەواتە سەرچاوەی هەموو چاکەیەک بەدەستهێنانی هەر چاکەیەک لە دنیا و قیامەت بریتیە لە گەڕانەوەی ئینسانەکان بۆ لای خودای پەروەردگار. ئەنجا لە تاقیکرانەوەی ئینسانەکان، لە حکمەتی تاقیکرانەوەی ئینسانەکان بریتیە لەوەی کە ئینسان لە کاتی بەڵاو موسیبەتدا قەدری ناز و نیعمەتەکانی خوای گەورەی بۆ دەردەکەوێت. ئینسان هەتاوەکو ساغە قەدری لەش ساغیەکەی نازانێت، بەڵام کە نەخۆش بوو ئەوجا دەزانێت لەش ساغی چەندە نیعمەتێکی گەورەیە. لە ئینسانێکی نەخۆش بپرسە پێت دەڵێ کە لەش ساغی چەندە نیعمەتێکی گەورەیە، بەڵام ئینسان هەتاوەکو نەخۆش نەبێت وەختێک کە لەشی ساغە و تەندروستە وەکو پێویست قەدری نازانێت. لە ئینسانێکی بە تەمەن بپرسی ئینجا دەزانێت تەمەنی گەنجێتی چەند تەمەنێکی خۆشە. تەماشاکەن بەڕێزان، پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ نعمەتانی مەغبون فيهما كثير من الناس، دوو ناز و نیعمەت هەنا زۆربەی خەڵکی تێیاندا زەرەرمەند و زیانمەندە. الصحة والفراغ، تەندروستی و هەروەها بەتاڵی و بێئیشی. جاری وهەیە ئینسان کاتێکی زۆری هەیە بەڵام ئەو کاتەی لە شتێکی بە کەڵک و سووددا پڕ ناکاتەوە و بەسەری نابا بە شتێکی بە سوود و بە شتێک کە قازانجی دنیا و قیامەتی هەبێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکدا دەفەرمێ ئیغتەنم خەمسا قبل خەمسین، پێنج شت بە غەنیمەت و دەرفەت بزانە پێش ئەوەی کە پێنج شتت بەسەر بێت. یەکێک لەوانە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وصحتك قبل سقمك، و هەروەها تەندروستیت پێش ئەوەی کە نەخۆش بی بە دەرفەتی بزانە، لە کار و کردەوەیەکدا بەسەری ببە کە سوودی دنیا و قیامەتی هەبێت. ئێستا چەند کەس هەیە لە نەخۆشخانەیە هەناسەیەکی بەبێ ئۆکسجین بۆ نادرێت، ناتوانی هەناسەیەک بە ئارەزووی خۆی بدات، بەڵام ئەمنوت و بە ئارەزووی خۆمان هەناسە دەدەین و هیچ ناخۆشی و ناڕەحەتیەکمان لەسەر نییە. بەڵام چەند کەس هەیە ئێستا بە ئاواتی ئەوەیە کە ئۆکسجینەکەی لەسەر نەمێنێت بۆ ئەوەی بە ئارەزووی خۆی، بۆ ئەوەی بە کەیفی خۆی بتوانێت کە هەناسەیەک بدات و هەناسەیەک هەڵبەمژێت. تەماشاکە هەتاوەکو ئینسان نەخۆش نەبێت نازانێت ئەو تاقیکردنەوە بە ئینسان دەڵێت ئەی ئینسان قەدری ئەو ناز و نیعمەتانە بزانە. هەتاوەکو نەخۆش نەبووی، تاوەکو تەندروستی تێک نەچووە، قەدری لەش ساغیەکەت و تەندروستیەکەت بزانە. مامۆستایەک دەگەڕێتەوە دەڵێ پیاوێک لە یەکێک لە وڵاتانی ئەوروپا کە مامۆستا و وەستای کۆمپیوتەر بوو کە زۆر شارەزا بوو لە کۆمپیوتەر. دوای ئەوەی کە مێشکی تێک دەچێت و نەخۆش دەبێت، ئەو پیاوە دەڵێت تەنانەت هەموو شتێکی لەبیر چووبەوە، تەنانەت نەیدەزانی نان خواردنیش چۆنە لەبیری چۆبەوە، کە نانیان بۆ دەهێنا دەبوایە کەسێک لە لای ئەو کەسەیە نانی بخواردایە بۆ ئەوەی وەبیری هاتپاوە کە نان خواردن هەیە و نان خواردن چۆنە. سبحان الله، ئینسانێک ئەوەندە ورد بێت کە وەستای کۆمپیوتەر بێت، زۆر شارەزا بێت، بەڵام دەفەرمێت تەنانەت لە بیری چۆبەوە نەیدەزانی کە نان خواردن چۆنە، لە بیری چۆبەوە کە نان خواردن بە چ شێوازەکە دەبوایە کەسێک لە لای وینانی بخواردایە ئەنجا بیری دەکەوتەوە کە نان خواردن چۆنە. ئەو کەسەیە دەزانێت کە قەدری ئەو لەش ساغیە چۆنە برم.
ئەو تاقیکردنەوەی کە بەسەر ئینسان دێت، ئەو بەڵاو موسیبەتانەی کە بەسەرمان دێن، پێمان دەڵێن ئەی ئینسان قەدری ئەو ناز و نیعمەتانە بزانە کە خوای پەروەردگار پێی داوی. دوعا دەکەین و دەپاڕینەوە دەڵێن یا ڕەبی خوایە گیان بۆ خاتری ناوە جوان و سیفەتە بەرزەکانی خۆت بکەی، وامان لێ بکەی لە هەر تاقیکردنەوە و بەڵاو موسیبەتێک دەرس و پند وەربگرین. بەر لەوەی کە ناخۆشی و ناڕەحەتیمان بەسەر بێت، بەر لەوەی کە پیری و نەخۆشیمان بەسەر بێت، قەدری ناز و نیعمەتەکانی تۆ بزانین و بگەڕینەوە بۆ لای تۆ. یا ڕەبی خوایە گیان هیدایەتمان دەی کە لەسەر ئیمان و ئیسلامەتی بژین و لەسەر ئیمان و ئیسلامەتی بمرین. یا ڕەبی خوایە گیان تەوفیقمان دەی ئەو کاتەی کە لەش ساغین لە عەمەلی ساڵحدا بەسەری ببین، لە کارێکدا بەسەری ببین کە ئەتۆ لێمان ڕازی بی، لە دنیادا بەختەوەر و عاقبەت خێر بین، لە قیامەتیشدا لەگەڵ پێغەمبەران و پیا و چاکان لە بەهەشتی پڕ ناز و نیعمەتی خۆتدا کۆمان کەیەوە. یا ڕەبی خوایە گیان ئەو نەخۆشی و ناڕەحەتیە و ئەو بەڵایەی کە بەسەرمان هاتووە لەسەرمان لا بدەی، ئەوەی کە نەخۆشە یا ڕەبی خوایە گیان شیفای بۆ بنێری، ئەوەی کە پێشی مردووە یا ڕەبی خوایە گیان لێی خۆش بی و بە شەهید قبوڵی بکەی. یا ڕەبی خوایە گیان ناخۆشی و ناڕەحەتیمان لەسەر هەلا بەری، هەر ناخۆشی و ناڕەحەتی و تاقیکرانەوە و بەڵایە کە بەسەرمان دێ بیکە مایەی گەڕانەوەمان بۆ لای تۆ، بەرچاوڕوونی زیاترمان و گەڕانەوە و تەوبە و ئیستیغفارمان بۆ لای تۆ، ئەتۆش لێمان خۆش بی و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی. آمين. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم، وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم آمين.